وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراق کار بۆ پەراوێزخستنی زمانی کوردی دەکات. بە پێی نووسراوێکی ئەو وەزارەتە بڕیار دراوە خوێندکاران لە تاقیکردنەوەکاندا لەوانەی زمانی کوردی بە کەوتوو هەژمار نەکرێن. ئەم ڕۆژنامەنووسەی شاری کەرکووک پێی وایە لە ڕابردوودا بە هەنگاوی جیاجیا وەزارەتی پەروەردەی عێراق کاری بۆ لاوازکردنی خوێندنی کوردی کردووە. ساڵانە لە بەغداوە چەندین کێشە بۆ خوێندکارانی خوێندنی کوردی دروست دەکرێت کە پەروەردەیەکی ڕسمیە. لە ئێستادا دەرکردنی بڕیارێکی لەم شێوەیە کە دەڵێت ئەو کەسانی کە لە کوردی یاخود لەوانەی کوردی دەرناچن بە نەکەوتوو هەژمار نەکرێن، ئەمە وا دەکات خوێندکار هیچ بایەخێک بەو خوێندنە نەدا، واتە بوون و نەبوونی ئەو بابەتە لە خوێندندا هیچ ئەهەمیەتێکی نامێن. لە نووسراوەکەیدا وەزارەتی پەروەردەی عێراق ئاگداری بەڕێوەبەرایەتیەکانی پەروەردەی لە پارێزگاکانی عێراق کردووەتەوە بۆ داهاتوو هیچ خوێندکارێکی خوێندنگە عەرەبیەکان لەوانەی کوردی نەکەوێنن. سەرۆکی لقی کەرکووکی یەکێتی مامۆستایانی کوردستان پێی وایە مەرامی وەزارەتەکە لە دەرکردنی بڕیارێکی لەو جۆرە دژایەتیکردنی خوێندنی کوردیە. بەڵێ بەداخەوە دوێنێ ئەو بڕیاریان دەرکردووە کە بڕیارێکی ناڕاستە خۆی بۆ خۆی پێشێکردنی دەستورە چکە لە عێراقا دوو زمانی فەرمی هەیە، ئەویش زمانی کوردی و زمانی عەرەبیە کە ئێستاکان دوێنێک ئەو بڕیاریان دەرکردووە بۆتە هۆی پێشێکردنی یاسا، چونکە زمانی کوردی هیچ جیاوازیەشی نییە لەگەڵ زمانەکانی تر، چکە چۆن زمانی ئینگلیزی دەخوێنرێت و زمانی عەربیش دەخوێنرێت بە هەمان شێوە زمانی کوردی هەمان شێوەکانی ترە لە وەکو بابەتەکان کە دەخوێنرێت. دوای بڵاوبوونەوەی بڕیارەکەی وەزارەتی پەروەردەی عێراق، سەباح حەبیب ئەندامی لیژنەی پەروەردە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە نووسراوێکی فەرمی داوای لە وەزارەتی پەروەردەی عێراق کردووە کە پێداچوونەوە بە بڕیارەکەیاندا بکەن. ڕاشیگەیان دووە بڕیارەکەی وەزارەتی پەروەردەی عێراق جگە لەوەی پێچەوانەی بەرگە و مادەکانی دەستوری عێراقا، هاوکاتیش پێشێلکردنی مافی نەتەوەکانی عێراق و بەتایبەت مافەکانی کووردە. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.